ناوم شەقامە تەمەنم 20 ساڵە ماوەی 3 مانگە بێت لەسەرم شەقامە لەگەڵ دایکمان کارەکەین پێشتر لە مانگی ڕەمەزانە ناوساجیمان دانابوو لەگەڵ دایکمان بە پێوەی کە ناوساجی خواردنێکی تا بڵێن ڕەمەزانیە لە هەموو کاتێکان ناخورێت دایکم لەفەی داناوە خواردەمەنی هەیە و منیش لێرە چام هەیە قاوەم هەیە نیسکافەم هەیە ئیتر هۆچکلێتی لێ و شتانێک کە ئیبینن اینجا چاکەی منیش تایبەتیە و خەڵوت لێ هەندرێت